تماشاوان کورسان 24 اف دم هوا باش افرو برنامه پیک و جیان هاتت ناوا باجر شیخان دا اف باجره نمونه که هری زیندیه ات بیاوه پیک و جیان دا باجر ملا خلیل مشختی روناک بیرو هوزانوان باجر شیخ هادی ایکی و شیخ هادی دویه ناوا وی باجره دا مسلمان مسیحی ازدی عرب ات ناوا وی باجره دا جیان گذرد کن مجید برنامه پیک و جیان داد ویا وردکاریت و پیک و جیانه بزانین عرف پیک و جیانه چوا هاتیت هبونه دا و چوا کاریه پارزگاری لسر و پیک و جیانه بکن و ام دی چوا کارین و پیک و جیانه بکینه کلتورک الدف نفشه دا هاتی جی و بردامی بدینه بفرمون دا پیک و بینر بین بزانین اف پیک و جیانه بچه آوایه ناوی شیخان بو پیوا شیخ ودگارد چونکو جه شیخن ازدیای وکو شیخ هادی و شیخ هادی دوی و شیخ حسن الویرجیان گذر کریه. السال 1924 باجر شیخان ادبیتا قضا. اتنهادا اف قضایه ایکش قضاین پارزگاه دهوکی. ناوندا اوی باجری شیخانه. قضا شیخان دیریا 49 کیلومترات کویتا آلیه روش حالاتا باجر دهوکی. الدیریا 116 کیلومترات کویتا روش آوای هفلیرا پایتخت. ات اوی باجری دا کرد و عرب و شبک و آین اسلام و ازدی و مسیحی و براب هفراد جین اف نافچه اب کشت و کالی خو ناو بانگا الاوان چند سالین دو ماهی که نفت جی ودیتیا وکا سرچاوه که آبوری ات هیتا هجمارتن بو حکومتا هرما کردستانه چند جهن گرینگین گشتیاری القضا شیخان هنه وکو مزارگه لالش شینوار خنس شینوار چروانه سیرانگه اتروش مزارگه شیخ نورالدین بریفکانی بوركا هجت صلاة البرج من إلا بوشيو ديتي بسرمانة يزديو فلاو عربو يعني تشتكي خراب مالي إلاج بوشي ذات وبيك فيجيونا ونمونا أفتر خونا يا أما أمداد مشنا خوالي لوكو بإزديو تيدو فلاي تيدو وبسرمانة تيدو يعني بس لي بوشي ذات المناديكا روجت عيدو عرفاتا أو كنا عيدا بصرمان تنا يزدي كنا فلا حمل قليك وكي برايا تيدا درونشتينا القليك باتفاق وخير وشر القليك تينوتشن همي برايتيكي كرد بيت عرب بيت شبك بيت تركمان بيت يزيدي بيت فلا بيت همي وكي جيونا خود كاي فرق مع بن يوم كسنينا الحمد لله شو مشكلة جنينا خدي هاوليني خر اك قليكي باش يعني تبيجم برايتيكي فرق نينا أبا هندا صلام نوفيك دو شو مشكلة لنا الحمد لله أو هم جبرتيكي هل دستبيكا هبونا قضا شيخان حتى إيرو روش قضا شيخان بيك بجيان تداي برقرارة مينا هر باجر كي كردستاني بيجي ديجين وام باش بناتشين ام قومي آرينا خلق متنياسيد ام كينا ام نبيت ميدياينا قارو متين خملاندين الكركوكي درباز بينا مزگینی افروکهات شاه بغداد گردینه روژکانی در کفتیه نوک پیرودیه بابا روژه بلن بیه گاره و متینی روم کریه شیخان افرودیلانه وک بیک خملاندیه مچجاره ندیتیه آشتیه و افخوصشه سی دیانت گریک امجین ایک برای ایکیه نه بسلمان و نه فلا و نه یه ایزیدیه نه از کردم تو عرب و یه آشوریه سروک ما مستایه اوی شیرت مکریه هین برانا پیک بدیجین به فرق و جداهیه قطابخانه کردستانه اوه نشا مکریه دمام سردانا ناوندا شیخان کری بو مدیار بو که پیک وجیان گلک جوان و راستقینت ویرده هیا لورا گرنگم بزانید ناوندین حکومی جیدا که اف پیک وجیانه ابچه آوایی اتهتا گوزر کرن ما فرزانی که ام سردانا برس سردار دوردار شیخان بکین که بزانین آلیه
حکمڕانیەتی ژیدا چاوایە پێکبەژیانە جانبی قەمەقام ئەفدەمێتە باش خێراتی چاوانی باشی خێراتی سەرچاوە ئیش و کار چاوە پڕێڤەتچن باشە الحەمدولله گەلێک سپاس مەمنون بخێراتن بۆ باژی ڕێپەکڤەژیان زۆر سپاس مەدویە هەر سەرڤێ پێکبەژیانێ فەرموو جانبی قەمەقام بۆ بەحسابێ چەندێ بکەین کە پێکبەژیان لە هەر جهەیەکی هەبیتن ئاسانکاریە ژیانی گەلێک زۆر تێنەگرن مەدوێتن ئەم بزانین کات ناوا دەستهەڵاتداریە ژیدا یەکەکە ئیداری وەکو و دەڤەرداریە وێرە چەند ڕنگ بەدایە و چەند ئاسانکاری بۆ هەواهاتیەکردن دەماف پێکبەژیانە هەبوون هەبیتن ئەکی طبعاً پێش هەموو شتێک من پێم خۆشە بە ناوی ئیدارەی قەزای شێخان سوپاسیەکی گەرم و بێپایان ئاراستەی خەڵکی قەزای شێخان بکەم چونکی ئەم پێکەوە ژیانە سەر ڕای هەبوونی سیاسەتێکی بەرچاو لەلایەن حکوومەتی یاریێمی کوردستان لەژێر چەتری سەرۆکایەتی یاریێمی کوردستان و کابینەیەک لە دوایەکان بە تایبەتی کابینەی نوێی حکوومەتی یاریێمی کوردستان بۆ زیاتر پتەوکردنی ئەو برایەتی و پێکەوە ژیانەی لە نێوان هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکان هەیە ئێمە جێگای ڕێز و تەقدیری و سوپاسیش ئاراستی ئەو کەسانە دەکەین کە مامۆستای ڕۆشنبیرین کەسانی ڕۆشنبیرن مامۆستای ئاینی لە هەموو پێکاتەکان بە تایبەتی ئێزدی و مسلمان و مەسیحی کە لەم ناوچەیە دەژین ئەوانیش هۆکارن بۆ ئاسانکاری کە پێکەوە ژیانەکە ڕۆژانە پتەوتر لێ مەداتێک بەردەست هەیە کە بزانیت ناوا یەکێن ئیداریدا هەموو پێکاتت ناودا بەشدارن بەڵێ ئەکید لە ناو ئیدارەی قەزای شێخاندا ئێمە ئەگەر تەنها سنتەر لە ئاستی بەڕێوبەرایەتی و فەرمانگەکان وەربگرین لە سنووری قەزای شێخان 34 فەرمانگە و بەڕێوبەرایەتیمان هەیە لەو 34 نزیکەی 140 دراوەتە ئەو بەڕێزانەی کە لەسەر با بڵین کوردی ئێزدی بەناوبانگن ناوزەت دەکرێن چل لە سەدی واتە زیاتر لە 13 بەڕێوبەر و بەرپرسی فەرمانگەمان لە سنتەری قەزای شێخان لە خوشک و برایانی ئێزدیە و هەروە ڕەچاوی ئەوەش کراوە چووکی 1 لە 100 هەتا 2 لە 100 نزیکەی ڕێژەی دانیشتوانی سنووری قەزای شێخان لە خوشک و برایانی کریستیانن ئەوانیش ڕەچاو کراوە کە لێرە بەڕێوبەرمان هەیە بەڕێوبەری ئەگەر تەماشا بکەین سنووری قەزا شێخاندا گوندên dewrûber Arab jî hene erheng vê çawa helsengînin erê biye maye xweşiyekê bû xelkê vê deveriyan ser êşet vê çendê de hebûye yan çawa çawa helsengîn ئەوەی بەدی دەکرێت لە خوشک و برایانی عەرەب طبعا نزیکەی 30 گوندمان هەیە لە خوشک و برایانی عەرەب پێکاتون لە سنووری قەزای شێخان و ناحیەکانی سەر بە قەزای شێخان تەنها برایەتی لە نێوان کورد و عەرەب و ینی هەفکارن بۆ مژارە پێکبەژیانە زۆر هەفکارن و دەتوانم بڵێم ئاماژە بەوش بدەم لە کاتی ڕێفراندۆمدا لە 1990 دەنجیان بۆ بەڵێ بۆ سەربەخۆییدا ئێمە پرسیارمان ئاراستەی ئەو خوشک و برایانەی عەرەب کرد وتمان بە چه حەماسەتێکەوە ئەو دەنگدانەتان بۆ ڕێفراندۆم بۆ بەڵێ بۆ سەربەخۆیی بووە وتیان ئەوەی ئێمە پێی سەربڵندین ئیدارەی قەزای شێخان بووە لە ڕووی مێژوویەوە هەروە پێکاتەکانی قەزای شێخان هەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە وەکو برایەتیەکی مێژینەیمان هەیە بۆیە دەنگدان بۆ سەربەخۆیی دەنگدانە بۆ سەربەخۆی گوڕی زانیاریامە گوتی هەندێک عەرەب لێرە هەنە ئەلڤان گوندێ دەوروبەر تەنانەت کوردی ژیت ئاخفن ئەرێ ئەوە وێ دگەینیتن کە چاوە وەختێکی تعریپە و ئەوەش تەکریدە یان ژێوە خۆشەویستیەکە وەڵوان نەخێر بە پێچەوانەوە ڕاستە حملەی تعریب لەم ناوچەیە گرتوتەوە زیاتر لە 35 گوندی ئەم سنوورە بەبەر شاڵاوی تعریبکردن و تەهجیرکردن کەوتن مجەمعاتی قەسری لەم سنوورە دروستکراوە بەڵام بە پێچەوانەوە لە پاش دروستبوونی حکوومەتی یاریێمی کوردستان و کەوتنەژێر ڕکێفی ئەم ناوچەیە لایەن حکوومەتی یاریێمی کوردستان و پێش مەرگە قارەمانەکان لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە ئەم ناوچەیان پاراستووە هەستیان بەبوونی برایەتیەکی تەواو کردووە لە نێوان خۆشەویستی وەڵوان کردیە کە خۆشەویستی پاڵدەری هەرە سەرەکی بۆ کە زمانی یەکدی کەلتوری یەکدی شارەزا بن لە خۆشی و ناخۆشیەکان چی ئێزدی لە بۆنەکانی مسلمان دومای پرسیار ڕاستی جەنابێتە بکەم ئەف پێکڤەژیانە هەیە کە ڕەنگێکی گەلێکی جواندا دەبەرە شێخان ئەرێ وەکو دەستهەڵات چەند بەرامبەر vê جوانیە شێخان بووە شلانی خزمەتگوزاری و شلانی وەکو بێژن معنەویە vê ناوچێ پرۆژەی زۆر ستراتیژی و باشیش دروستکراون بەڵام هەبوونی قەیرانی دارایی تەسیرێکی زۆری کرد بە تایبەتی لە 6 ساڵی ڕابردوو پرۆژەکان بە تەواوەتی ڕاوەستابوون ئێستاش ساڵانە پرۆژەی جیاجیا ئەنجام درێ بۆ نمونە لەسەر بودجەی تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریێمی کوردستان کە بڕیاردرا کە چەندین پرۆژە بۆ سنووری پارێزگای دوهۆک
بێگومان شێخانیش بێ بەهر نەبووە لەو پرۆژانە و چەندین پرۆژەی جیاواز دروست دەکرێت لە هەموو کردەکان ڕێگەوبان ئاو کارەبا و ساخڵەمی و پەروەردە و هەر بوارێکی دیکە بە تایبەتی ڕێگەوبان زۆر تەرکیزی لەسەر کراوە نزیکەی 4 ملیار دینار لە بودجەی پەرەپێدان واتە بودجەی پارێزگای دهۆک تەرخان کرا بۆ سنوورە ئێمەشدا بەشمان کردووە لە سنووری ناحیەکان و هەروە لایەکی دیکە لە سنتەری قەزا و ناحیەی زێلکان لەسەر بودجێ حکوومەت چەندین پرۆژەی دیکە لە ژێر جێبەجێکردندا ئێستا. هەوە چەوە کاریە بە پێکڤژیانێ ئەلدەبەرە شێخان ئەلکوچکا میری بە ئافرین و دروست بکەن. ئەوە ئەم دانین کۆچکە هەر کەسێکی ڕاستیژی ئەم هەمی پێکڤەشین سەدانی ساڵە مەچووکێشە نەبووینە باشتی ئەم. بەسەوەی چەندێت دەکردن کە vêre تایبەتی کوچکا میری القدیم و حتا vêgavkêjî gelek handerê tu çendê bûyne ku takê êzidî gelekî hevkar bîtin gel musilmana tenanet durustkirina cihêtperestinê jî ev ê axiftinê tu çawa pişt rast dikey. ساڵا 2003 نمونە کەوتە گوندێکی مە ئێزیدیا عەرەب بەسەر بوون وەختی عەرەب چۆین و پێشمەرگەیەمە هاتی وستاندی و بووین ئێزیدی گوتە ئێزدادیوەنە بە گوندەوەیە قورعانی توان تشتێ توانێت مقدس هەمیدانە سەرێک و چۆ دانانە مدیریا شۆرتا گوتێ گونەیە بگەهینە برایەتمێت عەرەب. مامۆستا ئەڤروکە tiştek gelek balkêşe de mamostayekî ayinî jî û digel mêrê êzidiya û kûçka êzidiya em danîştîne me divêtin bû çima cenabê te jî bizanîn sewarat pêk ve jiyana li şêxan hey. لای آینی دا خدای امر تبارک و تعالی وخلقناكم من ذكر وانثى وجعلناكم شعوبا وقبائل. أبا زور بابتك بالكشة أم هدينا سيدا وكي خدي تبارك وتعالى أم دانينا ويقول تحرئك السر ديني خو هيك السر صعبته خو لكم دين ولي دين. رب العالمين أفدينا دانا بس جرى الدين بيا بيفر بو هواك وسردري كرنا هوادات ناف شيخان دا ازبني هندي دين هنديكو الشيخان أبا دوري بازا صال از دوام الشيخان كان يعني هندي ازبني الخوت كمن روج بروجي بالمشرين ترت بيتن وكي جماعة ما يت بنا مالا مير بنا مالا شيخ بنا مالا قوالة بنا مالا بيرا بنا مالا حتى جماعة أفشتني وحتى يعني وقتك أمتين احترامك وقيمتك وزيادة نوع إلى من وكي مروي آئيني دا سيدة أدتما أبد كيش تويري سيدة كأنه دايم سعد الروحية إنسان دايم سعد قلويري دابيد عندي علاقة إنسانتية فرقت قل علاقة دين سيدة عندي دين تشتكي جداي تشيت ناف برا مروف دوستية دا ناف برا آين دوستية دا بله أفديني هني تشتكي الروحية قريدا بينه وربي وتبارك وتعالى بس حق إنسانيتي كأم وكي مروف دايم سعد مروف وكي جان وكي جيران وكي مروف وكي إنسان وكي موتان وكي خارن وكي معاملة وحطودي بقى السيدة أفتشيت هني ناكش تويدكو أمتي كلبكن تقل الميجوية أن أمتي كلب قل آيني دا جوانا اگر وی پرسه آراستی کاک عصمتی جی بکن ناف دین ازدیت دا چند هانوی چند دتن آنکو پال پشته بو تاک ازدی کاف پیک وجیانا بیتا تبونه دا خودی براستی ازدی هندی ازدینا دينك مسالمة براستي حتى بياو آينت ما اختفرت كان ديني يعني عنف وتشتد مشاكل جي منو قد تشتي خصا تسري مدانينا براستي وام شان ازيل بلا تخوض بسلمان جد كين براستي ما لوانا براستي باش اخفتنا كاد بجنت وقت خودم زقفتك الفير هات يا درست كرن قطع عرض ي برايت ازدي بويا مالا ميري بويا و هفكاريا مادي ومعنوي جي قال كريا فاختنا چند راس صالت زباورتن بشتي سيهبو بريتشليبو بالضبط تاريخ نزارم نزيكا دحما لابون شيخان بيك هاتي بوش ايزيديا بلكي مالك دويت مسيحي جبال مسيحي ابون واسلام بسلمان نبون اوجي ظلمه عثمانيان ربيبون هذاك جي عشيرات شكا كانت موجوده جوا مراوجي قال لك دوس اثنين وقت هاتين واكن جيبون الشيخان قلنا سعيد بقي بابي تحسين بقي قلت لك تعرف دائما اما بكينا مزقاد دخول قلت يا عرض منو الدراهني ابا بوا ودي ديت خوش انم زباره هاري واب كان بخو ابا كان راستي نمونه قالك جوانا الحمد لله دس خوشي الوقت كلمه دفيتن تني ام في چندش جناب تور بگرين كان اف بيك وجيان هنگ چاو بو نفش دهاتي جي ود گوه زنبجنا زارويت بچيك جي كايدي بلا بردام بتنا بيك وجيانا هندي هاتي بدري وهندي ام ديتنا هندي شيخانا مواكليو
وان بالدوام بيجي بو خدمتها انسانيه باش بو حميه مامساگیان دومای اختنا جنابت سر پیگوژیانی چه تشته زور بله هدي بيكفيجيان سيدة أمزاني كأنه أخلاقي إسلامتي قلبي دا دايما ساعة التسامح بين بيكفيجيانك أو بيكفيجيانك الراس تقيلة بيت بنداو چروانه آماجه که بوی چنده کلویره پیگوژیان هبویه پیشی 2700 ساله اگر جنابت بوما بحثاوی چنده بکی که اف بنداوه چه هاتیه درست کرن و چه مرم هاتیه درست کرن و حتی ویگاف کیجی چه آماجه که نافده که ام بحثا مجاره پیگوژیانی بکی اف پروژه سنحاری بی دانایه و بوی چنده کو دا جیان پیک و بردوام کتن یا جیان آویره گشل کتن پریکاوی چنده کو آف کشل ناف کانیت سروشتیل کردستانه اولویره انبار کریه تمام دمجی دا آف در باز کریه سروی پره دا بر همه ناف خویی یکشتوکالی بیتر چاندن باشه اف بنداوه دیسان آماجه که دیتره بوی چنده که پیگوژیان الوی دوره حبویه الدیر زمان ویگاف که اف پیگوژیانا هایی چند در هاوشتاوی پیگوژیانا کونه بنمایت پیگوژیانی حتی ابرو کایت هینه الدیف سیستم برینو کایت بابو پیرو یعنی کالاکو در باز بوین الویجهی و دورا شیخانه بگشتی حتی ابرو که اف سیستم و اف بنمایه ید بردامنو کار ستی ابرو شیخان چواد بیاوه پیگوژیانی دا قضا شیخان سفن و کتیتن یاسین ملبند پیگوژیانه و اکش نمونه تر گرنگل کردستانی و ساست جهان جهمیه وکی ما آماجه جی پیدای کو او کسو اولو نتوید ناف سنتر قضا شیخان دا و دور برادا پیگوژین وکو هر برینو کو و نوکاجی گلک دیارده آنجی کار سهنده تیتا کرن کو اف پیگوژیانه بردوام بیده گنج داینامویا همی گلکه اگر گنجی اکتیو بو واتا او ولاد جی او ملت جی اکتیفه گنجک الدورا شیخان باجر الشيخان هيا كداهنرة كيبوردا كردي درست كريا هروسا سلكا سردم كورونا درست كريا هروسا وكو بيجن ميزكا كهربائي درست كريا ما فرزاني كوي بوچونا خو هبيتن سر مجارة بيكوشياني كيكي انمار افدميتا باش مدويتن ام اش زاري جنابيتا بزانين كتو وكو گنجك اتناوا باجر الشيخان دا تو چوا پیگوژیانت هل سنگینی پیگوژیانت دیدا دادا چوانه هکتویت پیگوژیانی بزانی دی سردانا باجر شیخان کی باجر کی پیگوژیانی کو پیکاتیش ازدیا براد ما بسرمان براد ما فلا و دائما ام چینا سردانا یکدو بو هاریکاری ام گلک هاریکاری گل یکدو بو مراسم بو جشن بو همیتشتی او تینا جشنت ما همچنین جشنت ما بو خوشیا بو نخوشیا سردان یکودت کن و گله کودت هاری کاری تو ببینی في پیگوژیانه بو چه فاکتورک زفریته و خودی پیرو باورید مجی هر گل براد میت ازدیا فلا پیگوژیانی هبو هر دوی باجری دا يعني قالك تشت ازديا بو براد ما بصرمانه كرينا قالك براد ميت بصرمانه بو نمونه وكو تشت بصرمانه وكي فرمان بسر ازديا هاتي آواره زورین براد مید بسرمان اتفالا خانیت خود دانوانی هچی خانی جی نباد دی گوی بیوارد دفما دی نان دابای دی جلوی دابانی دی گلک تیج دابانی اتناوا شیخان دا جیرانتی و حوالینی تهیه بله جیرانت ما همی بسرمانن فلا جی دفمانه و که عمل دف که محلمه دف کنی سه الله اکبر
مزگفتا اسفنی یا کevin اوه هماکی گلک گرینگه ادبیاو پیگویجیان داشت برکو وقت خدا میر ازدیا اف پارچه عرضه دایا مسلمانا بوئی که دا مزگفت لی آوا بکن هر وصا چندین کسین ازدیجی وکو زباره هاتین هفکاریا مسلمانان کریه دا کو مزگفت درست بکن هر وصا ملائک الویره بویب ناو شیخ یونس که امر خودی کریه وقت خدا چندین سال الویره ماموستای آینی بویه اف ماموستای آینی دیسان چیروکا که گرنگ الپشت وی هیا او جی او بو اگر دو کسین ازدید مال خودا یا ناو برا خودا لیکف بانه کشک ناو بران دا دروز با هاتنه وی مزگفته دال دف شیخ یونسی داکو کشاوان چاره سر کربا اوه آماجاوی چنده بو کمبتمانه که زور اتناو برا مسلمان و ازدیا دا هبو اوه پیگ و جیانه که راستقینه و یا جانه دورا امدانها زیادتر بزانی ناو وی مزگفته دا ماموسته آینی چاودی ما بحثا وی مزگفته کردن اف مزگفتا نها امت ناف دا کفن ترین مزگفتا ایکم مزگفتا الباجر الشیخان هات که درست کرن و چیروکا که زور کاریگر و خودم باندور الپش درست کرنا و مزگفته هیا مدویتن دیگل ماموستا کاوی برس و پرسی آراستا بکن ماموستا چیروکا درست بونا و مزگفته چاوا بو و چه آماجه یک ناف دا هبو؟ اف عرده براستی یه برایتمیت ازدی بو اوانش اف عرده هنگی آراستی برایت خود بسلمان کرن تاکو مزگفته که بخو لی آفا بکن هر وصا وکی جید بیجن کو برایت میت از دی بخو کار سر و مزگفته کرن و کار دسته که دریج هبیت آفا کرن و مزگفته و كواتا اف دروس كرنا في مزگفته ك وكو عرض پیدای وكو هارو کاریجی کریه اوه چه آماجه که چه دگهی والله براستی برای من اوه بلگه که زندیه بو هبونا پیگ و جیانه ادوه دوره دا خوش يعني مجوار هنجي وكو ما مستيت آيني لسر اوه مينبره هن چه بيجنا مسلمانا در باره پیگ و جیان پیگ و جیان الویره تو شی بیجی وکی باخچه که گلانه رنگه و رنگه ام وی باخچه آف دین ام پیگ و جیان وکی بیجی بردوام دکین و هست عالم هشیار دکین سروی بابت گرنگ تایبت الدور آمده منذ زمن هاي المنطقة قضاء الشيخان بها تعايش سلمي بين لدير زمانەوە قەزای شێخان پێکەوە ژیان هەیە لە نێوان هەموو پێکاتەکان ئایا بووچوونتان چییە؟ بەڵێ شاری شێخان بە تایبەت بە کردداری شاری پێکەوە ژیانە بەڵگەمان لە ژێردەست هەیەکە لەسەر ئەم پێکەوە ژیانە ئێستا ژێمە ڕاوەستاین لەسەر کەنیسە ماری یوسف هی کڵدانە لە قەزای شێخان بەرامبەر پەرستگاکەمان پەرستگای برایە زیدەکانی لێیە لەلایەکی تر پەرستگای برا موسڵمانەکانی هەیە هەروەها کەنیسەیەکی ترمان هەیە هی برا ئاشووریەکانە شوێندەستی بەڕێستان چییە بۆ فەرەهەمکردنی ئەم پێکەوە ژیانە؟ هەمیشە شوێندەستی مەسیحیەکان بەوە ناسراوە میلەتێکی ئاشتی خوازە بانگەشەش بۆ ئاشتی دەکەن ئێمە هەرگیز باسی کەمین و زۆری لێ ناکەین ئەم ناوچەیەدا بەڵکو ئێمە باسی پێکاتەکان دەکەین کە لە مەسیحی و موسڵمان و یەزیدی و برا عەرەبەکان پێک دێن ئایا لەناو ئاینەکەتان تێکستمان هەیە کە تەئکید لە پێکەوە ژیان بکات؟ بەڵێ سەید مەسیح خۆی بە ئاشتی ژیاوە داواشی کردووە بۆ بەدیهێنانی پێکەوە ژیان بۆ نمونە مەسیح دەڵێ چۆن بۆ خۆتت دەوێ ئاوا بۆ کەسی بەرامبەریش واتە لە ئاینی مەسیحیەتدا گرنگ نییە بزانی دینی کەسەکە چییە گرنگ ئەوەیە کەسەکە مرۆڤە وایە؟ لەلای کەسی مەسیحی گرنگەوەیە کە هاوکاری خەڵک بکە هەروەکو وتمان سەید مەسیح دەڵێ چۆن بۆ خۆتت دەوێ ئەوا بۆ کەسی بەرامبەریشت بووە ئێوە وەکو مەسیحی لە قەزای شێخان چەندە دڵخۆشن بەو پێکەوە ژیانە کە هەیە لە بینی ئاینەکان و نەتەوەکان لە کورد و یەزیدی و عەرەب مەسیحیەکان ڕوبەڕووی هیچ کێشەیەک نەبوونەتەوە لەلایەن برا موسڵمانەکان لە عەرەب و لە کورد و یەزیدەکان الإخوة المسلمين العرب والأكراد وأيضا من الإخوة اليزيديين کەشی برادەرێتی چوونە لە نێوانتان
هاوڕێتێکی زۆر جوان لە نێوانماندا هەیە. واتە بەڕێستان هاوڕەتیتان هەیە لەگەڵ پیاوە ئاینەکانی تر؟ بڵێ. ماسیو تولر باڵوێزی ئەمریکا پێشی دەمەکێ هات بوو vê qezayê got bû deverdarê vê qezayê em ê hatîne vêre da kuş hewe fêre pêkvejiyan bibîn û vê pêkvejiyanê jî vebguhêzîneve bû xaruwa Iraqê. Aha pêkvejiyane ye ku wizêt bexşîte mirovî me fêre wê çendê diketin ku êdî em herdem berif pêş biçîn, herdem êgirtî bîn, herdem et niştîmanekê da bijîn wekû hevniştîmanî. Li vêre em hatîne kotaya vê heleqa برنامه پێکڤژیان برف باژارێکی دیتر چین حلقەکە دیتر تا کو پێکڤژیان وێرژی یا بەرجەستە بیتن دێنگو هێلی ژێرچاودێریە خدای مەزن بمینم خێر و شاد.